سلااو دەزانن ئیلۆن مەسک نەخۆشیێکی تەشخیص کرا بۆی کە پێدەن ئەسپێرگر سیندرۆم کە ئەو نەخۆشیە کاتی خۆی بە نەخۆشی حساب و بەس ئێستا لەژێر چەتری ئۆتیزمە ینی بەشێکە لەو نەخۆشی ئۆتیزم طبعاً لە ساڵی 2021 ئیلۆن مەسک لە بەرنامە SNL لی دەپرسن کە خۆی ئەتراف دەکات دەڵێ ئەو نەخۆشیم هەبووە طبعاً ئەو نەخۆشیە بەچی بەناوبانگە بە ئەو شتانەی کە ناتوانن هیومەر و سنسی لێک جوداکەن و لەو قسانەی کە بۆیان دەکرێن مەسەلەن بۆ من پێت دەڵێم ئەگەر ئەو شتەی نەکەی دەتکوژم ینی یەکسەر دەڵێ بۆ دەمکوژی ینی ئەو تێدەگاتن لە حرفەکە بە مانای کەلیمەیانی فکر ناکاتەوە کە لەبەرچی ئەو قسەکریان ئەو قسەی مەجازی یان مەجازینی ئەو گەوتین کێشی ئەو نوع نەخۆشیانەیە طبعاً ئیلۆن مەسک لە ساڵی 1970 لەدایک دەبێ لە جنوبی ئەفریقا لە شاری پرێتۆریا طبعاً لە باوکەچی مهندس و دایکەچی باوکی کە خەڵکی جنوب ئەفریقا دایکشی کەنەدیە کە دایکی مۆدێڵە دوای ئەوەی چەند ساڵێک لە ئەوەی دایک و باوکی لەوێ دەژی دایک و باوکی لێک زیادە بنەوە و دایکی دەچێتەوە کەنەدا و ئەمریکا طبعاً لە ساڵی دوای ئەو لەگە باوکی دەژی طبعاً لە 12 ساڵی یاری دروستەکە بەناوی پلاستەر کە بە $500 دەیفرۆشی بۆ ڕۆژنامەی گۆڤاری کۆمپیوتەر بۆ ئەو کاتکە ئەو گۆڤارە زۆر بەناوبان بوو طبعاً کە دەکاتە تەمەنی نزیک 7 ساڵ دەڕوا لەگەڵ دایکی دەژی لەبەر ئەوەی بۆی ڕابکاتن لە ئەوەی کە لە جنوب ئەفریقا کە دەگەیت تەمەنی 8 ساڵی دەبی عسکەری بە ئیجباری بیکەی طبعاً دوای ئەوەی کە دەچێتە ئەمریکا لەوێندەر لە دەستە ویلایەتی پەنسیلڤینیا لەوێندە دەخوێنی لە زامیعە لە 2 بەکالۆرەس دەینی هەم لە ئیقتصاد هەم لە فیزیا طبعاً گەوتین کێشەی ئەو نەخۆشیە ئەو نەخۆشیان نیشانەکانی ئەو نەخۆشی لەو ڤیدیۆ باسی ئەوتان بۆ دەکەم نیشانەکانی ئەو نەخۆشی کە ئیلۆن مەسکێتی و هەروە ئەگەر ڤیدیۆ کرد بڵە لایک لەبیر مەکەی لەبیر نەکەی و هەروە سبسکرایب طبعاً یەکێک لە گەورەترین مشکلەکانی ئەو نەخۆشی چییە کە ئای کۆنتاکتان نییە ینی بۆ نمونە زۆر ناتوانین لەگەڵ بە ئای کۆنتاکتەوە هەزەکەی دائیمەن لێرە نییە یان بەنەوەک دانشەی لە هاچی دەکات بەنەوەک ئەو هاوچکە بڵێم نەڵێ ئەو نەخۆشیە کە لە منداڵی و تەشخیص دەکرێتن یان زوو هەستی پێ دەکەی ئەو منداڵێکی گۆشەگیری ئینترۆڤێرتە ینی منداڵەکە تێکەڵ نابێت لەگە منداڵی تر یان یاری ناکە لەگە منداڵی تر ئیتر کە منداڵ بەو تەمەنی ئەوها ئیتر منداڵەکانی تر بە هەموو ئاکتەنەمۆری لەسەر دەکەن بۆڵینگی لەسەر دەکەن بۆ ئەوی ئیزعاجی کەن وەلی دەکەن منداڵەکە کەرەکتەر و پێرسۆناڵیتی و کەسایەتێکی ئەوەندەی تر خراپتر بێکەوەی ئۆڕێدی باش نییە خراپە طبعاً یەک لە کێشەکانی تری نیشانەکانی تر ئەوەی داڵغێ ینی داڵغە لێدەن لە کاتی نەناکاو بۆ منە تۆ مەوزوعی بۆ باز دەکەی کە ناکاو داڵغە لێدایە مەسەلەن سەر زادەی دەڕوا لەگە یەکێک تربی حادیسێک سیارە دوو سیارێکیان هەموو دنیا کۆ بە تۆ ئەو داڵغی لێدا تۆ هەر نازانی ئەو فکر لەچ دەکات ئەو هەر بخۆش هەست بۆ خۆی ناکە کە ئەو داڵغی بۆ چ لێدایە چۆن لێدایە زۆوەلی دەکاتن علاقاتی سۆشیەڵی کەم بتۆ لە بەروی خەڵک بنەوە ئەکتیڤ بگا کە ئەو کابرایە بێ ئەدەبیان کابرایە هەست بە ئەوە ناکاتن ڕێزی لە بەرامبەر و ئەوشتانە ناگری و لە هەمان کاتشدا ناتوانن هەرچی هەست و سۆز و فیلنگ و ئەوانەیان بە ئاسانی پێشان بدەن ینی ناتوانین مەسەن وەسفی فیلنگی خۆی بکات کە یەکێکی خۆش دۆیانە یەکە چرخی لە بتۆ لە بەروی تەرکیبەی ئەو نەعشتە مەزازیانە بووی زۆر قورسە ئەسڵەن لێ تێبگا ئەو جەجاران پاشی وەسفی بکاتن بۆیە ئیلۆن مەسکی 3000 ژنی تەلاقدایە شەر نییە ئەو بەتەنیا تاکە هۆکار بێ بەس ئەکید یەکێکە لە هۆکارە سەرەکیەکان هەروانی یەک لە نیشانەکانی تر ئەوەیە کە ڕۆتینە کە ئەوانە حیاتیان هەمووی یەک ڕۆتینەیە حەزی لێبانیان کاڵدەستی ئەو خواردنی بخوا ئەو خواردنی بخوات و ئەو شتەی بکاتن ئەوی بکە یان مەسەن 10 ساڵە بۆ نفسی جلکی ئەو جلکی بەکاردنی بۆ ئەو شتە ینی حیاتی هەموو مەستەڕی قەڵم وەرەقە ڕسم کرایە و لە هەمان کاتشدا هەندێک نیشانەی تر هەیە کە لە ئیلۆن مەسکی تا ئێستا دیار نەبووە یان بە منداڵی هەیبووە دوای بە چەند کاتی بەسەرداچۆ نیشانان نەمانێت نیشانی تر هاتنە شوێنی ئەو طبعاً ئەوان هەندێک مشکلیان هەیە لە تێگەیشتنی نوکتە هەروە زۆربەیان مشکلی دیپرێشنیان هەیە کە ئابە ینی خەمۆکی جار توش دەبن و دەڕوا دێتن ینی خەمۆکیەکە لە بەروی دەبینن دەوروبەریان لیان تێناکەیان دەوروبەریان ئیزعازیان دەکات کە دەبینن ئەو هەیە زەوانە تووشی خەمۆکی دەبن و زیاتر کەسایەتیان ینی تێک دەچیتن و هەز سیقەی لە دەست ینی متمانە بخۆیان لە دەست دەدەن و ویان لێدێ کە ئەوانە مەرغوب نینە لە ناو کۆمەلگا هەروەها زۆر بەشیان ئەوەیە تعاملیان وەکو ڕۆبۆتە هیچ ڕیاکشنێکیان نییە ینی مەسەلەن شتێک ڕوودا هیچ ئەوکی نییە وەکو ڕۆبۆت تعامل دەکات ینی مەفروضە لێرە من دڵم خۆش بی لێرە سوپاسە بکەم لەو موقفی ئەوها بکەم لەو موقفی وا بکەم ئەو شتانە نییە فول ڕۆبۆتانە تعامل دەکەن طبعاً سەبەبەکان کە ئەوانەیە کە زۆربیان سەبەبەیە کە ئەو نەخۆشیە چییە زیاتر جێنەتیکە و هەروە بخۆی 400 جین کە لە 1000 جینی مەسئولن لەسەر مۆزۆی ئۆتیزم و شتیوە یەک لە سەبەکان جێنێتیکە و لە هەمان کاتدا هەروە تەرکیبەی دروستکردنی
مێشکی منداڵەکەی لە کاتی لەدایکبوونی منداڵەکە يعني هەروە تەرکیبی دروستبوونی مێشکی وەکوتم کاتی منداڵەکە دەستکی دایکیتی و دروستبوونی مێشکی ئەو کات چۆن دەبێت هەروە یان دایکی ئەکسپۆژەری هەبوو بەرکەوتنی هەبوو بۆ مادەی کیمیایی لە کاتی سکی کە منداڵەکە دروست دەبێت و مێشکی دروست دەبێت و هەندوو هەموو ئەندامەکانی لەشی دروست دەبێتن طبعا یەکێک لە ئەوەکانی تر کە ئەوەیە کە ئەو نەخۆشیە کە عیلاجەکەی و چارەسەری نییە بەس چارەسەرەکەی ئەوەیە مەسەلەن ئەو شتانەی کە ویک پۆینتیان پۆینتی لاوازن لەو نەخۆشە محاولە بکەن کۆنتڕۆل بکری و کەم بکرێت و هەر ئەو پۆینتانەی کە بەهێزن هەوڵ بدرێت احتیمام بە پۆینتانە بدرێت زیاتر بە قۆت بکرێتن طبعا ئەو کەسانە لە هەمان کاتدا ینی تۆزێک ینی ئەوانە لەناو کۆمەلگا خەڵک گاڵتەیان پێ دەکەیان خەڵک زیاتر ئەویان دەکات بۆیە ئیلۆن مەسک کە دەبینی ئەو هایە و هەموو خەڵک گاڵتی پێ دەکات هەموو خەڵکی زعاجلی و دایک و باوکی کەمتر لێ تێدەگەن خاستن باوکی زۆر تۆم بۆ لەگەڵی خۆی قسەیەکی مەشهوری هەیە دەڵێ ئەو کەسانێک کە ڕۆلیان هەبووە لە دروستبوونی من و لە دروست کە من بوومەتە ئەو کەسێ ئێستا یەکەمیشت کتاب بووە دومیش کتاب بووە سێمیشت ئینجا دایک و باوکم ینی ئەو کابرایە لە منداڵیەوە هەرچی کتابە خەریکی کتاب خوێندنەوە بۆ ینی یەکێک لە هیوایەتە هەرە مفەزەڵەکانی کە بۆ چەند ساڵی بە بەردەوام دووبارەی کردوتەوە کتێب خوێندنەوەیە بۆی گەیشتوتە ئەو لێڤڵێ ئێستاش ینی و لە هەمان کاتژدا لە تەمەنی 9 ساڵی ئەو کار ئینسایکلۆپیدیایە کە بۆ زۆر بەناوبانگ بۆ هەر هەمووی خوێندوتەوە طبعا ئەم لەو ڤیدیۆ باسی ئەوتان بۆ ناکەم کە چەند شەریکاتی هەیە یان چی کردووە چەند پارەی هەبوو شەریکات چکە لە ڤیدیۆی تر باسم کردویان لە ڤیدیۆیەکانی تری داهاتوو زیاتر ڕوو لەو شتانە دەکەم کە سەبارەت بە ڕووی بازرگانیشتوی ئەم بەس لەو ڤیدیۆی باسی ئەوم کرد کە ئیلۆن مەسک ئەو نەخۆشیە کە هەیتی و لەوانە ئێوە نەیزانن یان هەستی پێ نەکەن و لە مقابلەکان هەموودا کە بینیتان زیاتر دیقەت بدەن تەسەڕوفاتی بەدی لانگویج و جوولەی لەشی و ئەو شتانە بۆی بۆتان بەدیار بکەوی کە ئەو کابرایە چەند ئەو شتانەی هەیە یان نا ببورن ڤیدیۆکە لێرە تاو ئەوی گەیشتۆتە ئێرە سوپاسیان دەکەم لە کۆمنت بۆ بنووسن هیوادارم لایک و سەبسکرایبی چەناڵەکەشم لەبیر نەکەن سڵاو